سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان دەنگ بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بەڕێوەچوونی مەراسمی 13 بەدەر لە شارەکانی کوردستان و ئێران پڵۆمپی شوێنی گەشتیاری شانشین لە مەریوان ئاهەنگێڕانی خەڵکی باکووری کوردستان و تورکیا بە دوای دۆڕانی حەزبەکەی ئەردۆغان کۆبوونەوەی خەڵکی تاران لە پارکی قەیتەریا دەست بەسەرکردنی دوو شارۆمەند لە دەسفول و تاران خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل و ئۆردۆن و هێرشی ئیسرائیل بۆ سەر باڵوێزخانەی ئێران لە سووریا. درۆژی هەواڵەکان بەڕێوەچوونی مەراسمی 13 بەدەر لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 13 خاکەلێوە هاوکات لەگەڵ ڕۆژی 13 بەدەر خەڵکی ئازادیخوازی کوردستان و ئێران وێڕای بەستنی پارک و شوێنە گەشتیاریەکان لەلایەن حکوومەتەوە لە دەشت و دەر مەراسمی و ڕۆژیان بەڕێوە برد بە پێزانیاریەکان لە شارەکانی کرماشان، سنە، گۆرگان، تاران، ڕەشت، ئیسفەهان، شیراز و دەیان شاری دیکە جادەی چوونە ژوورەوە بۆ ناوچەم مێژووی و گەشتیاریەکان لەلایەن حکوومەتەوە داخرا بەڵام خەڵکی بێزار لە مەزهەب و دەسەڵاتی گەندەڵ و کۆنەپەرستی ئیسلامی بە لێشاو ڕوویان لە دەشت و جەری شارەکانی کوردستان و ئێران کردو لەگەڵ بڵاوکردنی موسیقا شای و خۆشیان دەربڕی لە هەندێک لە شارەکان وەکو بۆکان بنەماڵی گیانبەختکردوانی شۆڕەشی ژینە ڕۆژی 13 بەدەریان لەسەر مزەری ڕۆڵەکانیان بەسەر کرد و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. پۆڵۆمپی شوێنی گەشتیاری شانشین لە مەریوان بە پێزانیاریەکان ڕۆژیمی سەرکۆزگەری ئیسلامی شوێنی گەشتیاری شانشینی لە مەریوان بە بیانووی لە بەرچاو نەگرتنی یاسای حەجابی ئیجباری پۆڵۆم کردووە. بە پێو ڕاپۆرسانێ لە ڕۆژانی ڕابردوودا بڵاوکرابووەوە کلیپێکی موسیقایی لەلایەن گروپی هۆنەری کە پێکاتبوون لە کۆمەڵێک منداڵی چاوگەشت لە نشینگەی شانشینی مەریوان بڵاوکرایەوە کە بە جلوبەرگی کوردی و بێحەجاب ئامێری موزیکیان دەژەنی. بڵاوبوونەوەی ئەو کلیپا بووە هۆی پڵۆمکردنی ئەو شوێنە گەشتیاریە و ناڕزایەتی بەرینی خەڵکی کوردستانی لێکاتەوە. ئاهەنگێڕانی خەڵکی باکووری کوردستان و تورکیا بە دوای دۆڕانی حەزبەکەی ئەردۆغان ڕۆژی دووشەممە 13 خاکەلێوە هەڵبژاردننی شارەوانی و موختارگەڕەکەەکانی تورکیا و باکووری کوردستان بەڕێوەچوو حەزبەکەی ئەردۆغان وێڕای ساختەکاری لەسەر سندوقەکانی جەنگدان شکستێکی مێژووی خوارد. بە پێی دوایین زانیاریەکان حەزبی دموکراسی و بەرابەری گەلان کە حەزبێکی کوردیە لە 11 وستانی تورکیا سەرکەوتنی بەدەستێناوە و شارەجاری گەورە شارەکانی وان، دیاربەکر و مێردین بە دەنگی لایەنگرانیە و حەزبە هەڵبژێردراون. لا شارەکانی دیکەش ئەو حەزبە زۆربەی شارەجاریەکانی بۆ خۆی مسۆگەر کردووە. لا گەورە شارەکانی ئەستەمبۆڵ، ئێزمیر و ئانکاراش حەزبی کۆماری خوازانی گەل براوە بووە و حەزبی ئاکپارتی سەر بە ئەردۆغان شکستێکی مێژووی هێناوە. پاش ڕاگەیاندنی ئاکامی هەڵبژاردنەکانی شارەوانی لە باکووری کوردستان و تورکیا خەڵک ڕێژانە سەر شەقام و دروشمی ژن ژیان ئازادیان وتەوە. لە هەندێک ناوچەش کورزانی ناڕازی لە ئەردۆغان بە ڕێپێوان ساختەکاریەکانی حەزبی ئاکپارتیان شەرمەزار کرد. کۆبوونەوەی خەڵکی تاران لە پارکی قەیتەریا ڕۆژی دووشەممە 13 خاکەلێوە کۆمەڵێک لە شارەکانی مەدەنی تاران و خەڵکی یاسایی لە پارکی قەیتەریە کۆبوونەوە و با سازکردنی زەنجیرەی ئینسانی خوازیاری هەڵوەشانەوەی بڕیاری شارەزاری بۆ دروستکردنی مزگەوت لەو پارکە بوون. پێشتر زاکانی شارەزاری تاران بڕیاری دروستکردنی مزگەوتی لە پارکی قەیتەریە دەرکردبوو لە حاڵێکدا لەو پارکەدا شوێنی خوێندنی نوێشەیە و چەند مزگەوت لە دەوروبەریەوە پارکە هەڵکەوتووە. بڕیاری شارەزاری تاران ناڕزایەتی بەرینی جەماوەری لێکەوتوتەوە و ڕۆژی 12 خاکەلێوە ڕێکخراوی بەرگری لە شوێنە مێژوویەکان ڕایگەیاندکە هێزەکانیان لەو پارکە جێگیری دەکرێن و ڕێگە بە گۆڕانکاری لەو شوێنە نادەن. ڕۆژی ڕابردوو خەڵکی ناڕازی تاران لە پارکی قەیتەریە کۆبوونەوە و بە کاتی شەو هێزەکانی ڕژیم هێرشیان کردە سەر خۆپیشاندەران و هەوڵی دەستبەسەرکردنی چەند کەسیاندا. شانی باسەکە گۆڕستانێکی مێژووی 3000 ساڵە لە پارکی قەیتەریە بوونی هەیە و هەندێک لە کارناسان دەڵێن مەبەستی شارەوانی لە سازکردنی مزگەوت تاڵانکردنی ئاسەوارە مێژوویەکانە. دەستبەسەرکردنی دوو شارۆمەند لە دەسپول و تاران
ڕۆژی دووشەممە 13 خاکەلەوە هاوڵاتیەکی خەڵکی دەستپول و باوکی گیانبەختکردوویەکی شۆڕشی ژینا لە سەران لەلایەن هێزەمنیەکانەوە دەستبەسەرکران. بەپێی راپۆرتەکان هێزەکانی حکوومەت لە شاری دەستپول گەنجێکیان بە ناوی مێ ئەژدەها بە بیانووی ڕەقسکردن لەگەڵ مۆسیقا دەستبەسەر کردووە و زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیا. لەلایەکی دیکەوە باوکی هەمیشە زیندوو ئەمیر مهدی فەڕۆخی لە گیانبەختکردووانی شۆڕشی ژینا لە شاری تەران بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەمنیەکانەوە ڕفێنجراوە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. برینداربوونی 6 کرێکاری ئەفغانستانی لە شیراز. ڕۆژی دووشەممە 13 خاکەلەوەی 1403 6 کرێکاری ئەفغانستانی شاغڵ لە کارگەیەکی سەنعەتی لە شیراز بەهۆی ئاگرکردنی کارگەکە بە سەختی بریندار بوون. بە پێزانیاریەکان ئاگر لە گەڕەکێکی ئەجیاکردنەوەی زبڵ و پاشماوە لە شاری شیراز کەوتوەتەوە و لە کامیە ڕووداوەدا 6 کرێکاری خەڵکی ئەفغانستان جەستەیان سووساوە و بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەیە نەخۆشخانەکران. کوژرانی دوو شارۆمەندی بەلوچ لەلایەن بەکرێگیراوانی حکوومەت. ڕۆژانی یەکشەممە و دووشەممە 12 و 13 خاکەلێوە دوو شارۆمەندی بەلوچ بەناوەکانی ڕامین ئاسکانی و فەرشاد ئەربابی بە چەقەی بەکرێگیراوانی ڕۆژیم لە شارەکانی ڕاسک و دلێگان گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتی کەمپەینی شارەکانی بەلوچ ڕۆژی یەکشەممە شارۆمەندێکی بەلوچ بە ناوی ڕامین ئاسکانی بە چەقەی تەکتیرەندازەکانی حکوومەت سەری پێکراوە و گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە هاوڵاتیەکی ماتۆرسەواری بەلوچ بە ناوی فەرشاد ئەربابی تەمەن 32 ساڵ خەڵکی شارستانی قەلعگەنج بە دوو فیشەکی بەکرێگیراوانی حکوومەت کوژراوە. دۆخی خراپی تەندروستی فاتمە سپێهری لە زیندانی مەشهەد. بەپێی ڕاگەیاندنی بنەماڵەی سپێهری، فاتمە سپێهری بەندکراوی سیاسی و لە واژۆکارانی دەست لە کارکێشانەوەی خامنەی لە زیندانی وەکیلابادی مەشهەد دۆخی تەندروستی تێکچووە و بەرپرسانی زیندان ئەو بەندکراوەیان لە دەستڕاگەیشتن بە جەرمان بێ بەش کردووە. نەسیا مەهدەوی کچی فاتمە سپێهری ڕۆژی دووشەممە لە پەیامێکی ڤیدیۆیدا ڕاگەیاند دایکی ماوەی 1 مانگە لە بەندی تاکە کەسیدا ڕاگیراوە و دۆخی تەندروستی ناجێگیرە، بەڵام بەرپرسانی زیندان ئەو بەندکراوە سیاسیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێ بەش کردووە. نەسیە مەهدەوی لە پەیامێکدا داوای لە خەڵکی ئێران کرد ڕێگە نەدەن بەکرێگیراوانی خامنەیی دەنگی ئازادی خوازێکی دیکە کبکەن و لە بێدەنگیدا بیکوژن. ڕەتکردنەوەی هەواڵی مردنی مەهناز خەزایی بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی تاران. مەهناز خەزایی بەندکراوی پێشووی خەڵکی تاران ڕۆژی یەکشەممە 12 خاکەلێوە لا پەیامێکی ڤیدیۆیدا ڕاگەیاند کە هەواڵی گیانەدەستانی دوور لە ڕاستیە و دۆخی تەندروستی جێگیرە. مەهناز خەزایی لە پەیامێکدا ڕاگەیاند 2 هەفتە لەوەبەر مۆبایلەکەی دزراوە و ئاگادار نییە کە چ لایەنێک هەواڵی گیانەدەستانی بڵاو کردوێتەوە. شانی باسەکە ماڵپەڕی ئیرانڤایر بۆ یەکەم جار هەواڵی گیانەدەستانی ئەو چالاکە مەدەنیەی لە زاری خۆشکیەوە بڵاو کردبووە. چالاکی ئێرانیانی جەرەوەی وڵات دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەممە 12 خاکەلێوە کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە وڵاتانی ئاڵمان و فەڕەنسا لە دوو چالاکی جیاجیادا جنایەتەکانی کۆماری ئیسلامیان شەرمەزار کرد. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز هاوکار لەگەڵ ساڕۆژی ڕفراندۆمی ساخچەی کۆماری ئیسلامی لە شارەکانی فرانکفۆرتی ئاڵمان و پاریسی فەڕەنسا دوو کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردووە. بەشداربوونیەوە چالاکیانە بە ڕاخستنی وێنەی قوربانیانی جەنایەتەکانی کۆماری ئیسلامی و هەڵواسینی بەنێر دژ بە ڕۆژیم دروشمێنوتەوە و خوازیاری سزادانی بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی و بەستنی نوێنەرەتیەکانی ئەو ڕژیمە سەرکوتگەرە لە یەکیەتی ئەوروپا بوون. خۆپیشاندانی دژبەرانی شار لە ئیسرائیل و ئۆردۆن. شەوی یەکشەممە 12 خاکەلێوە هەزاران دژبەری شەڕ لە شارەکانی تەل‌ئاڤیڤی ئیسرائیل و عەمان لە ئۆردۆن خوازیاری ڕاگررتنی شەڕ لە غەزە و دەست لە کارکێشانەوەی نێتانیاهو بوون. بەپێی راپۆرتەکان هەزاران شارۆمەندی ئۆردۆنی با کۆبوونەوە لە بەردەم سەفارەتی ئیسرائیل لە شاری عەمان خوازیاری بەستنی ئەو باڵوێزخانە و ڕاگررتنی دەستبەجێ شەڕ لە غەزە بوون. لە تەل‌ئاڤیڤی ئیسرائیل بە هەمان شێوە هەزاران دژبەری شەڕ و بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە بەردەم کۆشکی سەرۆکوەزیرانی ئیسرائیل کۆبوونەوە و
خوازگەری دەست لە کارکێشانەوەی نێتانیاهو هەڵبژاردننی پێشوەختە بوون. بەشداربووان ڕایان گەیاند هۆکاری ڕوودانی شەڕی 7 ئۆکتۆبر و گیانە دەستانی دیلەکانی دەستی حەماس دەوڵەتی ڕاستگەرای نێتانیاهووە و نەیانەوێت چیتر ئەو شەڕە درێژە بکێشێت. شانی باسەکە لە مونتراڵی کانەداش هەزاران لایەنگری فەلەستین ڕژانە سەر شەقام و ژینۆسایدی خەڵکی فەلەستینیان بە توندی مەحکوم کرد. دووە هەواڵ هێرشی ئیسرائیل بۆ سەر باڵوێزخانەی ئێران لە سووریا. ڕۆژی دووشەممە 13 خاکەلێوە ئەرتەشی ئیسرائیل لە ڕێگەی 6 موشکەوە هێرشی کردە سەر کۆبوونەوەی فەرماندەکانی سوپای قودس لە چەندیش باڵوێزخانەی ئێران لە ناوچەی مەرزی دەمەشق و بۆ هۆیەوە 11 کەس کوژران. بەپێی راپۆرتەکان سەفیری ئێران و بنەماڵەکەی لە ساختمانی کۆماری ئیسلامیدا نەبوون، بەڵام کۆبوونەوەیکی ئەمنیەتی فەرماندەکانی سوپای قودس و جیهادی ئیسلامی لە بینایەکی تەنیشت ئەو باڵوێزخانەیە بەڕێوە چووە کە لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیل لەوە کراوەتە ئامانج. بەپێی دوایین زانیاری 11 کەس لەو هێرشەدا کوژراون و چەندین کەسی دیکەش بریندار بوون. ناسناوی هەندێک لە قۆربانیەکان بریتیە لە محەممەد ڕەزا ڤاهدی فەرماندەی سوپای قودس و جێگرەکەی بە ناوی محەممەد هادی حاج ڕەحیمی و 5 ئەفسەری پلەبەرزیە و هێزە بەناوەکانی حسین ئەمانۆڵاهی، سەید مهدی جەلالەتی، محسن سەداقەت، عەلی ئاغا بابایی و عەلی ساڵحی. شانی باسەکە ڕۆژی ڕابردوو لە هێرشی ئیسرائیل بۆ سەر سووریا و لۆبنان دوو سەربازی سووری و فەرماندەیەکی حەزبۆڵڵا بە ناوی ئیسماعیل ئەلزەلین کوژراون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد وەسوودە.